کە زانیمان ئەو نەخۆشیە نزیک بووە لە سنوورەکانمان بە تایبەتی لە ئێران وڵاتانی چواردەور بۆیە ڕاستەخۆ کەوتینە سەر ئەوەی کە پلانێکماندانا بە پەلە نەخۆشخانەیەک دروستکەین لەبەرەوە هەم ئێمە لە ڕووی کاتەوە هەم لە ڕووی ژمارەی بێدەوە زۆر قورساییمان لەسەر بووە دەستمان پێکردو پشتیوان بەخوای شڵات تاویەکەین و ئەو ناوی نەخۆشخانەکەش ئەمە بۆ یەکەم جار لە کەناڵەکەی ئێوە تەوان ئەلانەکەی ناوی نەخۆشخانەی ئاسا بۆ چاودێری ورد و پارێزبەندی پزیشکیە کێش کردوێتی دەستگای تەندروستی پێشمەرگە کە جەنابی مام جەلال دروستی کردووە پاشان دیاری یەکێتی بووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی $1 1 سنت 1 دینار میزانیە بۆ ئەو نەخۆشخانەیە لە هیچ لایەنەکەەوە جگە لە خێرخوازان دابین کرابێ هیچ قورسایەکشمان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست نەکردووە و ئیشاڵڵا لە ماوەی خۆشیان تەواویەکەین هەر لە ڕێگەی شاشە جوانەکەی ئێوە بەڵێ ئەوەش بۆ خەڵک ئاشکراکەم کە ئێمە ئینشاءالله بە ئامادەبوونی ئێوەش و خەڵکیش ڕۆژی 15ی سێ ئێمە پشتیوان بەخوای گەورە نەخۆشخانەکە ئامادە بێت ئفتاحشەکەین لە ئێستاە لە 100 ئامێرەکانیشمان ئامێدە کردووە کە کاتێک ئێمە ئەڵین لە ئێستا لە 100 ئامێرەکانمان دەکردو دیارە دڵنیان و لە مەخزنەکانمان ئامێرەکان هەیە و دابینیش کراوە بۆی واڵین